هەرچەندە ساڵی ڕابردوو کاتێک بۆ یەکەم جار هەرێمی کوردستان بە سربەخۆیی نەوتی ڕەوانەی بازاڕەکانی جیهان کرد، ئەو کەشتیانەی نەوتی هەرێمیان بار کردبوو سەرگەردانی ئاوا نێودەوڵەتیەکان بوون. بەڵام بەپێی ئەو زانیارانەی NRT لە چەند سەرچاوەیەکی جیاوازەوە دەستی کەوتووە، لە ئێستادا زیاتر لە 60 کۆمپانیا داوای کڕینی نەوتی هەرێمیان کردووە. ئەندامێکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانی ژەڵێت زۆرینەی ئەو کۆمپانیانە ئەوروپین. ڕۆژ لە دوای ڕۆژ بکڕی نەوتی هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوونە. ئەمە دلیلی ئەوەیە کە وەزعی کوردستان لە هەموو ڕۆیەکەوە گۆڕاوە. وەڵڵەهی ئەوروپین زیاتر ئەوروپین ئەوان داوا دەکەن کە نەوتی هەرێم بکڕن و بە هەموو جوورە ئیتیفاقێکیش رازین. پاری پێشوەختە ڕۆژانە مانگانە من تەمەنا دەکەم لەو ساعتەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ڕادستی سومۆ نەکات و خۆی بە شێوەیەکی سربەخۆ نەوت بفرۆشێ و ئامادەکاریەکانیش هەموو کراون، نازان بۆ ئەو بڕیارە نادەن. تا ئێستا چەند جارێک بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم ڕایان گەیاندووە ئەگەر بەغدا پابەند نەبێت بە ڕێکەوتنەکانەوە سربەخۆیی ئابووری ڕادەگەیەنن، بەواتای ئەوەی سربەخۆ نەوتی هەرێم دەفرۆشن. بەڵام بە پێچەوانەی گەشتبینی ئەوانەوە بە شکلا چاودێران و پەرلەمانتاران دەڵێن ئاسان نییە پشتگیری وڵاتە زلهێزەکانی جیهان بە شێوەیەکی ئاسان بەدەست بێت. بێگومان ئاسان نییە کە پشتیوانی زلهێزانی دنیا وڵاتانی دراوسێش بەدەست بێنێ بۆ ئەوەی کە نەوتی خۆی بفرۆشێت و وردە وردە بنەمای ئابووری سربەخۆ بەدیبێنێ. دڵنیاییاندا بە ئێمە بەوەی کە هیچ گرفتێک لە فرۆشتنەوەی نەوتی هەرێمی کوردستان نییە و کۆمپانیا ئامادەیە بۆی کە نەوتی هەرێمی کوردستان بکرێت لە کاتێکا کە بڕیارماندا کە ئێمە خۆمان نەوتی خۆمان بەسەر بەخۆی بفرۆشین. کۆتایی ساڵی ڕابردوو کاتێک حکوومەتی هەرێم و بەغدا ڕێکەوتنیان لەبارەی نەوت و بودجەی هەرێمەوە ئەنجامدا، هەردوو لا گەشتبینیان دەربڕی ئەو ڕێکەوتنا ببێتە سەرەتای ڕێکەوتنێکی فراوانتر لە زۆربەی بواری دیکەدا. بەڵام لە ئێستادا ئەو ڕێکەوتنە لەرزۆک بووە و هەڕەشەی هەڵوەشانەوەی لەسەرە. ڕێبەرکاکەی NRT هەولێر.